ئەستێرەکانی زانکۆ بە سپۆنسەری بەڕێزان و خۆشەویستان سڵاوتان لەبێ خۆشحاڵم بە دیداری ئێوەی ئازیز شادەبم لە بەهێزترین ڕوبەڕووبوونەوەی زانستی نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان. خۆشەویستانم، ئەستێرەکانی زانکۆ بەرنامەیەکە لەمە دوا ساڵانە بە ئێوەی ئازیز ئەگەینەوە. بەرنامەیەکی زانستیە لە نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان. 24 زانکۆ بەشدارە بە 23 قۆناغ بەیەک دەگەن. پێشتر تیر و پشکیان بۆ دەکرێت هەردوو زانکۆ بەریەک دەکەون. بەرنامەکە لە سێ قۆناغ پێگاتەوە. قۆناغی یەکەمیان قۆناغی پرسیاری خێرا. پرسیارێکی خێرایە کام لە زانکۆکان زانیان وەڵامەکەیان ڕاست بوو. مافیەوەیان هەیە لە قۆناغی کەتەگۆریەکان کەتەگۆریەک هەڵبژێرن یاخود یەکەم کەتەگۆری هەڵبژێرن. قۆناغی دووەمیان قۆناغی کەتەگۆریەکانە 12 کەتەگۆریە. هەر کەتەگۆریەک دوو پرسیاریتایە، هەر پرسیارێک دەخاڵی لەسرە. قۆناغی سێم قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تا کەسی بەشداربووانی هەردوو زانکۆ یەکە دێنە لای من، یەکی سێ پرسیاریان لێ دەکەین، هەر پرسیارە 5 خاڵی لەسرە. ئەوەی کە زۆرترین خاڵی بەدەستێنا دەچێتە قۆناغێکی داهاتوو، ئەوەی کە خاڵەکانی کەموو بەداخەوە بەجێمان دێڵێ. لە کۆتاییدا تەنها زانکۆیەک ئەمێنێتەوە کە خەڵاتی ئەستێرەکانی زانکۆ وەردەگرێت. ئەمڕۆ دوو زانکۆ بەشدارە. زانکۆی یەکەممان زانکۆی چەرمۆ. شنۆ ساڵح تەمەن 20 ساڵ، قوتابی قۆناغی سێمی بەشی زانستی کۆمپیوتەر. ئارەزووی ئەوەیە لە داهاتوو ببێتە پرۆگرامەر. ڕێبین سەردار تەمەن 20 ساڵ، قوتابی قۆناغی سێمی بەشی زانستەکان. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. لاڤین حەسەن تەمەن 19 ساڵ، قوتابی قۆناغی دووهەمی بەشی کارگەڕی نەوت و گاز. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە بەڕێوەبەری پاڵاوگا. محەممەد ئەبوبەکر تەمەن 25 ساڵ، قوتابی قۆناغی دووهەمی بەشی کارگەڕی نەوت و گاز. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە بەڕێوەبەرێکی سەرکەوتوو. ئێمە لە زانکۆی چەرمۆ بەشدارین لە پرۆگرامی ئەستێرەکانی زانکۆ. بە دڵنیاییەوە سەرەکەوین بۆ ئەوە هاتوین سەر بکەوین. دا بۆ سەرکەوتن هاتوونی سەرش دەکەوین. خوێندکارەکانمان زۆر بە باشی خۆیان ئامادە کردووە، بە دڵنیاییەوە سەرەکەوین. زانکۆی دووهەممان زانکۆی ئەمریکی دهۆک. ئەنەس کیفاح تەمەن 19 ساڵ، قوتابی قۆناغی یەکەمی بەشی ئەندازیاری تەلارسازی. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. دالیا ژیار تەمەن 20 ساڵ، قوتابی قۆناغی یەکەمی بەشی پەیوەندی نێودەوڵەتی. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە وەرگێر. دارە ئەحمەد تەمەن 26 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی کارگێڕی نەوت و گاز. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە بزنسمان. هەناس سەفەر تەمەن 19 ساڵ، قوتابی قۆناغی یەکەمی بەشی ئەندازیاری تەلارسازی. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. بۆ ئەم بوو سەرکەفتنێت تۆتین. ئەم هاتینە سەرکەوتن ئینشاڵڵا سەرکەوتن. ئەم هاتین بوو سەرکەفتن. گەشتبینم بەهێز و توانای قوتابیەکانمان و دڵنیام سەرەکەوین. خۆشەویستان دووبارە سڵاو، دووبارە ئێوەش بەخێر بێن. ئامادەن بۆ پرسیارە خێراکە؟ پرسیارێکی خێرایە، هیچ خاڵێکی لەسەر نییە، تەنها یەکەم کاتەگۆری ئەتوانن هەڵبژێنن. پرسیارەکە بریتیە لە بۆ یەکەم جار چەکی ئەتۆمی لە چ جەنگێکا بەکار هات؟ ئەمریکی دۆک، دووەم شەڕی جیهانی دووەم. شەڕی جیهانی دووەم. زۆر ڕاستە. زانکۆی ئەمریکی دووهۆک. ئێستا ئێوە بۆتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. کیمیا، فیزیا، ئەدەبیات، لۆژیک، بیرکاری، مێژوو، جوگرافیا، هونەر، وەرزش، تەکنەلۆژیا، بایۆلۆژی، تەندروستی.
I recommend technology. كيف هي؟ تكنولوژی technology تكنولوژی technology تەکنەلۆژی چ دەخوازم تەکنەلۆژی بەڵێ هەوڵەدەم تۆزێ بە بادینیش بادینەکەم زۆر خراپە بەڵام بۆی ئێوە باشتر تێبگەن تەکنەلۆژی ئەی هەیە و بیش هەیە ئەی ئەی کام لەم ئامێرانەی خوارەوە بەکاردێت بۆ بەستنی کۆمپیوتەر بە ئینتەرنێت ئەی مۆدیۆم بی میمۆری کارد سی مادربۆرد دی هیچ کامیان مودم 30 ثانیەتان هەیە مودم Are you sure? 90% مودم yeah 19? so do where's that. the time where's the Do that. time مودم ئەی مۆدیۆم أبانه Oh, ئێستا چاوەڕێی وەڵامەکەین بزانین وسایە زۆر ڕاستە زانکۆی ئەمریکی دهۆک دەخاڵتان بەدەست هێنا زانکۆی چەرموو بزانانی ئەوژە توان دەخاڵ بەدەست بێنن ئێستا ئێوە بۆتان هەیە لە کەتەگۆریەکان کەتەگۆریەک هەڵبژێرن تەندروستی تەندروستی لە تەندروستی ئەی هەیە و بیش هەیە ئەویان بەس شانسە هیچی کە نییە بابی بابی بێ تەندروستی بی باوترین جۆری مایکرۆب لە ناو مەلەوانگەکەندا چییە؟ ئەی شیگیلا بی ئیکۆلای سی باسیلوس دی ستافیلوکوکوس 30 ثانیەتان هەیە شیکەلەم لە سی ولادیە ڕۆکە نیکۆلایە سی باسیلۆس سی باسیلۆس ئێستا چاوەڕی وەڵامەکەین بزانین وایە بەداخەوە نیکۆلای زۆر باوە لە مەسبەحەکان نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەست بێنن بەڵام پرسیاری ترمان ماوە وریاتر بن دیسان هاتینەوە لای زانکۆی ئەمریکی دوهۆک Yeah, should we take all of technology? Yeah. technology again تکنولوژی Technology. تەکنەلۆژی تەکنەلۆژیا تەنها بی ماوە کەواتە تەکنەلۆژیا بی بي بۆ کارکردنی کۆمپیوتەر هەبوونی کام لەمانە زیاتر پێویستە ئەی سپیکەر بی پرۆسەسەر سی مۆنیتەر دی میمۆری درایڤ B, it's a process. بۆ کارکردنی کۆمپیوتەر Yeah, Mona? Yeah, same. processor is the brain of the computer so yeah Because, Reminder. yeah. so, Yeah. like humans need We don't have much time. بی پروسسور ئۆکەی زانکۆی ئەمریکی دهۆک بی هەڵەبژێرن پرۆسەسەر بزانین وایە چاوەڕێی وەڵامەکەین زۆر ڕاستە خاڵی ترتان بەدەستهێنا خۆی خاڵەکانتان خۆی پۆینتەکان 20 پۆینتە زانکۆی چەرموو 0 پۆینت ئەبێ ئاگادار بن کاتەگۆریەک هەڵبژێرن جغرافيا باش هذه خۆتە جغرافيا جوگرافیا ئەی و بی هەیە چی هەڵبژێرن لا أي بي بقى ئەی کەواتە جوگرافیا ئەی عەرەبستانی سعودیە دەکەوێتە سەر چ دەریایەک ئەی دەریای هندی بی دەریای سوور سی دەریای عومان دی دەریای ڕەش 30 ثانیەتان هەیە پرسیارێکی جوگرافی ولا شيء ما ئەوەی دەریا ڕەش و دەریای سوور نییە دەریای عومان
سی دەریای عومان. بس عمان هي دري عمان. دريا رجع كيف تسوي؟ چاوەڕوانی وەڵامەکەین بزانین وەڵامەکەمان ڕاستە یا هەڵەیە. بەداخەوە وەڵامە ڕاستەکە دەریای سوور. بەداخەوە نەتانتوانی ئەم دەخاڵەش بێنن بەڵام بێ ئەمەل مەبن ئاوا مۆسن ئاوە. زانکۆی ئەمریکی دهۆک چیتان هەڵبژاردووە؟ Biology. بایۆلۆجی. Yeah. check. ئەی هەیە و بی هەیە. اي A. ئەی Okay. بە کۆی دەنگ ئەڵێن ئەی. کەمبوونی کام ڤیتامین لە لەشدا دەبێتە هۆی شەو کوێری. ئەی ڤیتامین ئەی، بی ڤیتامین بی، سی ڤیتامین سی، دی ڤیتامین دی. هەمووشی ئەی و بی و سی و دیەکەیە. سی سانێتانەیە شەو کوێری ئەوەی کە بە شەویش نابینی. شو كيريتشا. شەو کوێری شو كيف؟ بشەف نەکاری تشتێکی ببینی. night you blindness. can see. Okay. So What do you guys think? So I don't think it's. What helps D with the makes you eyes? sleepy. D is the bone In the thing. night you are totally blind. Alright, Yeah. it's Oh, not okay. D. It's not کاتان D. کەم ماوە ئاگاتان لێبێ. So it's not D. Yeah. اي Guys, we have 6 seconds. Okay. کات کات A. اي 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 ئەی ڤیتامین ئەی. ئەی. اي تەمام با ئێستا بزانین ڕاستە یا هەڵەیە. ڕاستە. کچێک شانس توانیتان دەخاڵی تر بەدەست بێنن. بس نا بس chance. 50-50. 50-50 شانس. ئێستا 30 پۆینتان هەیە. زانکۆی چەرموو کاتەگۆریەک هەڵبژێرن. بایۆلۆژی بێ. بایۆلۆجی. بایۆلۆجی. زانکۆی چەرموو بایۆلۆژی هەڵبژێرن. لە بایۆلۆژی تەنها بی ماوە کەواتە بی. مۆنۆتریمەکان بەوە لە مەمەکدارەکانی ترجیا دەکرێنەوە کە ئەی مویان هەیە، بی شیر دەدەنە بێشۆکانیان، سی هێلکە دەکەن، دی سەرپەرشتی بێشۆکانیان دەکەن. 30 سانیەتان هەیە. مونيتر. ئەم مەمەکدارانە بەچی جیا دەکرێنەوە؟ اي باشا. ميان هاي. بكارا بيانا. ابي ميان هاي. ابي مونيتر كان ميموني ميمونة كان ميمونة. دنیا لە سەر نییە خۆتان بڕای لەسەر. باشا دي طابت بام. ئەگاتان لە کات بێ زوو ئەی. وەڵامێکم بنێ؟ ئەی. ئەی مویان هەیە. لەسەر نییە نازانم. بزانین وەڵامەکە ڕاستە یا هەڵەیە. وەڵامە ڕاستەکە هێلکە دەکەن. زانکۆی ئەمریکی دهۆک. تەکنۆلۆژیا نەما بایۆلۆژیا بایۆلۆژی نەما. لە کەتەگۆریەکانی تر چی هەڵبژێرن؟ جيوغرافي جیۆگرافی. جوغرافیا جوغرافیا. جغرافيا عفوا لە جوگرافیا تەنها بی ماوە کەواتە بی. بي بلا گازی ئۆکسجین بە چ ڕێژەیەک دەوری گۆی زەوی داوە؟ ئەی لە 180، بی لە 190، سی لە 180، دی لە 121. 30 سانیەتان هەیە. Oh yeah, nitrogen is the matter. Right? Yeah. Let's take our time. Who will answer? Guys, Do- we have oh 10 my seconds God. left. D. دي ئاگاتان لە کات بێ؟ بيسويك دي بيسويك صالح دی 21. بيسويك ئۆکەی. ئێستا بزانین لە 121 وەڵامێکی ڕاستە یا هەڵەیە. ڕاستە. زانکۆی ئەمریکی دهۆک بە دڵنیاییەوە دالیا خاستن زۆر دڵنیا بوو. تا ئێستا 40 پۆینتان هەیە دەستان خۆش بێ.
زانکۆی چەرموو چیتان هەڵبژاردووە؟ تەندروستی. تەندروستی. لە تەندروستیدا تەنها ئەی هەیە کەواتە ئەی. کام لەم خۆراکانەی خوارەوە سەرچاوەیەکی باشی پرۆتینە بۆ ئەو کەسانەی خواردنی گیایی دەخۆن. ئەی لۆبیا. بی سۆیا. سی چەرەزات. دی هەرسێکیان. 30 سانێتان هەیە ئەو کەسانێک کە تەنها خواردنی ڕۆکی دەخۆن یا ڤێجیتێریەنن یا ڤیگانن. لەبێ بەدڵایە پرۆتینە جەرەساتی ژەرتایەتی جۆرە. ئاگاتان لە کات بێ وەڵامێکم بنێ؟ بڵێم دی. دی هەرسێکیان. ئێستا بزانین وەڵامەکە ڕاستە یان هەڵەیە. بۆ ڕاستە. تا خاڵتان بەدەستێنە بەردەوام بن ئاوا ئەمانوێ خاڵ زۆر بێ. زانکۆی ئەمریکی دهۆک. جوگرافیا، تەکنەلۆژیا، بایۆلۆژی، تەندروستی نەماوە لەوانی تر چی هەڵدەبژێرن؟ لۆجیک. کەواتە لۆژیک. ئەی و بی هەیە؟ ئەی. چ ژمارەیەک دەتوانرێت لە جیاتی بۆشاییدا بنرێت؟ 4 12 18 6 18 27 8 بۆشایی 36. ئەی 27 بی 20 سی 24 دی 34. 30 سانێتان هەیە؟ ئاگاتان لە کات بێ؟ I feel like 24. سي 24. سی 24. I don't know. I'm not sure. ئۆکەی ئێستا چاوەڕێی وەڵامی. دروستە. زانیت دروستە ها؟ ئێستا بەم وەڵامە لۆجیکیە توانیتان ببن بە خاوەنی 50 خاڵ. زانکۆی چەرموو 10 خاڵتان هەیە بزانین دەتوانین خاڵەکانمان بەرزکەینەوە. چی هەڵدەبژێرن؟ با کیمیا بێ. کیمیا. پرسیارە. ئەیان بێ. با ئەی بێ. ئەی. کام لەم توخمانەی خوارەوە ئەلکترۆنیگاتیڤی لە هەمویان زیاترە؟ ئەی کلۆر. بی فلۆر. سی سیلیکۆن. دی فسفۆر. 30 سانێتان هەیە؟ کامیانە؟ ئەی کاتە کامیانە؟ وەڵامێکم بەنێ زوو خەریکەکاتان نامێنێ. با فلۆر. بی. بی فلۆر. فرمودەفس. ئۆکەی چاوەڕێی وەڵامین بزانین ڕاستە. ڕاستە. دەستان خۆش زانکۆی چەرموو 10 خاڵی ترتان بەدەست هێنا کۆی خاڵەکان 20 خاڵە ئاوا بەردەوام بن. زانکۆی ئەمریکی دۆک چی هەڵەبژێرن؟ فیزیۆ. فیزیا. لە فیزیا ئەی هەیە و بی هەیە؟ ئەی. تشکی ڕووناکی لە کام لەم ناوەندانەی خوارەوە زۆرترین خێرایی هەیە؟ ئەی شوشە. بی ئاو. سی ئاسن. دی بۆشایی. 30 سانیەتان هەیە. It's D. Obviously it's not cheat because it reflects Shusha no, also no. Bushoyi, yeah, it's every D. Should be a vacuum. Yeah, of course. D. Bushoyi. کەواتە دی بۆشایی. تەمام ئێستا بزانین وەڵامەکە ڕاستە یانژی هەڵەیە.
دروستە توانیتان دە خاڵی تر بەدەست بێنن خۆی خاڵەکانتان 6 خاڵ مجموعة فيزيكس. زانکۆی چەرموو مشت و مڕێکتان کرد بزانن چی هەڵبژێرن بەڵێ دایک فیزیا کەواتە فیزیابی بە ناچاری ئۆپتیکەل فایبەر ڕیشاڵی ڕووناکی لەسەر چ بنەمایەکی فیزیایی کار دەکات ئەی شکاندنەوە بی دانەوەی تەواو سی پەرش بوون دی بەیەکدا چوون 30 سانیەتان هەیە بەرژبوونە هینیە في برجون كانوا فايبر اوبتيك کاتان نەماوە خێرا سی بەرژبوون بەرژبوون سی پەرش بوون ئۆپتیکەل فایبەر ئۆکەی ئێستا بزانین وەڵامەکە باش نية دروستە یا دروست نییە بەداخەوە وەڵامەکە هەڵەیە دانەوەی تەواو زانکۆی ئەمریکی دهۆک چی هەڵەبژێرن That was easy. لوجيك زي Logic. لوجيك لۆژیک ئۆکەی تەنها بی هەیە کەواتە بي بی کام لەم ژمارانەی خوارەوە ئەم زنجیرەیە تەواو دەکات بۆشایی 18 15 17 14 16 ئەی 22 بی 16 سی 15 دی 21 It's 2, right? 21 It's زي 16. It's 16. 2 subtract. No, It's no. 15. I swear to God, Wait, it's hold 15. on. Hold on. So, Because you add no, you subtract 2, you add 3. You subtract 2, add 3. Subtract 2 at the but end. then it's 15. No, no. کاتان نەماوە زی، زی، خێرا زی، زی. وەڵامێک It's 15. It's 15. Okay. I سي swear to 15 God. فوزا کاتەکەتان نەما زۆرتان پێچوو زانکۆی چەرموو كيمياء طبعا. کیمیا کیمیا کەواتە کیمیا بی بریکانوانە ناوی ئەو پێکهاتە کیمیاییە چییە کە ڕەنگی سوور دەبەخشێت بە گۆشتی قوتو کراو ئەی کلۆر بی ئەمین سی نیتریت دی ڤیتامین بی يلا. تو کامە بۆ داخراپەوە نەم پێ بڵێ ئاگاتان لە چرکەکان بێ سی چرکەتان ماوە كامل. قوترە و كامل. شتێک كامل. لەو کیمیانە بۆ داخراپەوە كامل. ئاسانە كلور. کلۆرەیان ئەمی بینە تكفي خير. كان هالشركات نما. زوو زوو وەڵام زوو کەمیان ددي خير. بي ئەمین بی ئەمین نەچەند یان ئۆکەی چاوەڕێی وەڵامەکەین وەڵامەکەتان هەڵەبوو وەڵامی ڕاست نیترین خاڵەکانتان هەر 20 خاڵە زانکۆی ئەمریکی دۆک ئەگاتان لە تایمین بێ بلا لە بینی ئەدەبیات بیرکاری مێژوو هونەر وەرزش کامیان هەڵبژێن هنر هونەر هونەر ئەیوبی هەیە اي 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 ئەی ئامێری دەف چ جۆر ئامێرێکی میوزیکە دەف ئەی هەوایی بی ریتمی سی ژێدار دی یەکەم و دووەم No, it's C. It's C. It's not يا A, كام not D. ودوام Guys, no, no. لا لا Don't, لا لا guys. لا ناودي بس بو مواضح كا بو مواضح یەکەم و دووەم یعنی ئەی یعنی هەوایی و ریتمیە No. Nah. اها اوكي Guys, don't just talk. Anyway, it's not Okay. A, so it's not D either. Yeah. It could, And it could be. it's like a drum. dark So it's either B or C. source. Drums B, can B, work B. with air. If you don't have air, it's not. ئاگاتان لە کات بێ زوو بي 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 رتمي ریتمی Okay, I'm
I'm not sure. What's جدار؟ جدار چیه؟ Really? بابزانی وەڵامەکە هەڵەیە یاخود دروستە. Let's just shut up. دروستە. کە خاڵی ترتان بەدەستهێنا ئەم پرسیارە ئاسان بوو. کۆی خاڵەکانتان 7 خاڵ. زانکۆی چەرموو ئەی باش ناش کەتەگۆریەک هەڵبژێرم بەشکوم مێژوو مێژوو کەواتە مێژوو ئەی و بی هەیە ئەی منارەی شێخی چۆلی لە هەولێر لە سەردەمی کێدا دروست کرا؟ ئەی سوڵتان سەلاح الدین، بی سوڵتان بەدرەددین، سی سوڵتان مزەفەر، دی سوڵتان حوسێن. 30 سانیەتان هەیە؟ منارەی شێخی چۆلی لە هەولێر زۆر بەناوبانگدا. مزەفەر لە هەولێر بینیت باشە بەڵام کێ لێەوە سوڵەمە سوڵتانە سیدیکەمە سوڵتانە. ئاگاتان لە کات بێ زوو؟ سی سوڵتان مزەفەر سی سوڵتان مزەفەر. ئۆکەی بزانین سوڵتان مزەفەر وەڵامی ڕاستە یاخود هەڵە. زۆر ڕاستە دەستان خۆش بێتوانیتان 10 خاڵ بەدەست بێنن. کۆی خاڵەکانتان 30 خاڵە. زانکۆی ئەمریکی هوک ئەدەبیات بیرکاری مێژوو هونەر وەرزش هونەر I feel like a... لە هونەر تەنها بیماوە کەواتە بی. پابلۆ بیکاسۆ بەڕەگەز بۆشایی لە وڵاتی بۆشایی ژیاوە؟ ئەی ئیتالیە و لە فەرەنسا ژیاوە، فەرەنسیە و لە ئیسپانیا ژیاوە، یاخود ئیسپانیە و لە فەرەنسا ژیاوە، یاخود ئیسپانیە و لە ئیتالیا ژیاوە. 30 چرکەتان هەیە؟ It's either A or B. It's not Spain and it's not French. پابلۆ بیکاسۆ. No. D says he lived in Italy and was born in... France is like... I feel like it's A. Yeah, me too. Because he went to France for painting and... A. I think so. کات Hey, Chico! کاتتان خەریکە نامێنێ زوو؟ Hey! إيطاليا وفرنسا. ئەی ئیتالیە و لە فەرەنسا ژیاوە. ئۆکەی با بزانین وەڵامەکە ڕاستە یاخود هەڵەیە. بەداخەوە وەڵامەکە هەڵەیە. وەڵامی ڕاست ئیسپانیە و لە فەرەنسا ژیاوە. Lived in France. 7 پۆینتان هەیە. لە پۆینتێکا وەستاون ئاگادار بن. دەچینەوە لای زانکۆی چەرموو. چیتان هەڵبژارد؟ بە مێژوو بێ. مێژوو. ئۆکەی لە مێژوو تەنها بیەیە کەواتە بی. شەڕی 8 ساڵەی نێوان عێراق ئێران لە چ ساڵێکدا کۆتایی پێ هات؟ ئەی 21 نیسانی 1987، بی 16 ئاداری 1988، سی تەموزی 1988، یاخود دی 20 ئابی 1988. 30 چرکەتان هەیە؟ دەموزمانگی چەنە دەموز چەنە لەمێش کتابوو محەممەد 21. ئەگاتان لە کات بێ؟ یەکەمیان ناشەڕەکە کۆتایەوە شۆشەکەتان بیرە كات زوو وەڵامێک با دی بێ. دی بەڵێ 20 ئابی 1988. زۆر ڕاستە. 20 ئابی 1988. ئێستا ئێوە خاوەنی 40 خاڵە. زۆر باشە و بەردەوام بن. دیسان شەڕێکی تر بوو. ئۆکەی زانکۆی ئەمریکی دهۆک
ئەدەبیات بیرکاری وەرزش ئەدەبیات ئەی و بی هەیە أي ئەی کام لەم بەرهەمانە بە یەکەم ڕۆمانی جیهان ناو دەبرێت ئەی دۆنکی شۆت بی دیکامیرۆن سی شەپۆلەکان دی کۆمیدیا سی چرکەتان هەیە It can be the first one, but I'm not sure. Wasn't it Divine Comedy? Comedia. Comedia? I think یەکەم Divine Comedy- ڕۆمانی جیهان Comedy. I No, no. feel like... I- It's the 17th century. زوو I think کات Guys, دی Comedia. دی کۆمێدیا ئۆکەی بزانین وەڵامەکە کامی ڕاستە هەڵەیە جۆم لە هەنار بوو وەڵامە ڕاستەکەی وت دۆنکی شۆت Listen, every time I say something correct, I know. زانکۆی ئەمریکی هەفتا پۆینتی هەیە لەویا وەستاون زانکۆی چەرم و پۆیتەکان بەرز بۆتەوە لە بینی ئەدەبیات لە نێوان ئەدەبیات بیرکاری و وەرزش چی هەڵدەبژێرن أدبيات ئەدەبیات لە ئەدەبیاتە تەنها بی ماوە کەواتە بی مەسەلەی ویژدان چیرۆکی کام نووسەرە ئەی خەسرە و جاف بی عەتا نەهایی سی یەشار کەمال دی ئەحمەد مختار جاف سی چێشەتانەیە دویشتان زۆر خۆش دیارە نازانم بۆ أحمد مختار جاف ويشار كمان هيك يعني مسألة وجدان وجدان عطانا هيني ولو أحمد مختار جاف أحمد مختار يا خسر جمس يعني هيك يعني ئاگاتان لە کات بێ كمال وجداني هبو زوو وەڵام كمال سي يشار كمال سی يشار كمال یەشار کەمال بس عشان طوليان والله أحمد مەسەلەی ویژدان ئۆکەی لا لا أنا ئێستا خسر چاوەڕێی وەڵامەکە دەکەین بزانین كمال. هەڵەیە یاخود ڕاستە بەداخەوە وەڵامەکە هەڵە بوو ئەحمەد مختار جاف کۆی خاڵەکانتان چل خاڵە زانکۆی ئەمریکی دهۆک بيركاري بیرکاری دیارە لە هەردوو زانکۆکە کەسی وەرزشوانی تیان نییە ئۆکەی بیرکاری ئەی و بی هەیە چی هەڵەبژێرن أي ئەی بە کۆی دەنگ ئەو ژمارە بێهاوتا موجەبە تەواوە چەندە ئەگەر دووجای بکەی دەگاتە 5 ئەوەندەی خۆی و 6 زیاتر ئەی 6 بی 5 سی 4 دی 3 it's more. سی چرکەتان هەیە Okay, so That's times best. it's what, worth. I don't And get it. 6 more. Okay, 5. If you double Second it, it's Kodak, 25. 3 times 3. Okay. Should we do B? No, Will you no, it's listen? 3, it's زوو 3. وەڵامێکم Are بنێ you Guys, sure? we have 8 Dice. seconds. Just Dice. دی 3 it's wrong. It's wrong, man. No, no, it's You double it. خذ ادرس بيت. ئۆکەی بزانین وەڵامە ڕاستەکە چییە بەداخەوە So neither of us. وەڵامە ڕاستەکە 6 أو ديوما خريدة. زانکۆی ئەمریکی دهۆک هەفتا خاڵی هەیە زانکۆی چەرموو 40 خاڵی هەیە کەتەگۆریەکان تەنها بیرکاری وەرزش ماوە ورزش. وەرزش أي. ئەی بەڵێ وەرزش و ئەی یعنی بۆی خۆمان هیلاک نەکەین یەکسەر يكسر یاری وەرزشی نەتەوەی ئەمریکا کامەیە ئەی تۆپی پێ بی بەیسبۆڵ سی بۆکسینگ دی باسکە سی چرکەتان هەیە بس لا لا ورزشين تبي أمريكي
نەتەوەی ئەمریکی بۆکسێنیش هاي بيسبولش أوي بيسبول بۆ هەرسێکیان بۆکسێن هەرسێکیان هینە بەڵام پێم وایە بەس ئاگاتان لە کات بێ زوو وەڵامێکم بنەوە بۆکسێن نییە زیاتر بۆکسێنەکانیش ئەمریکی ئەمریکانیش نییە بۆکسێناڵم کامیانە باسکە دەی وەرزشوانان زوو باسكت شو دام مزرعة بی بەیسبۆڵ بی بەیسبۆڵ إن لا إلى أرجنتينا مزرعة بزانین ئەبنە خاوەنی 50 خاڵ زۆر ڕاستە بەیسبۆڵ و توانیتان ببن بە خاوەن 50 خاڵ زانکۆی ئەمریکی دهۆک بیرکاری وەرزش کامیان هەڵبژێرن ورزش ورزش وەرزش لە وەرزش دقيقة بزحمة تەنها بیماوە کێشی تۆپی تێنسی سەر زەوی چەندە 57 تا 59 گرام 59 تا 61 گرام 53 تا 55 گرام 51 تا 53 گرام چی چرکەتان هەیە؟ This is just a guess, but I think it might be B. تێنسی سەر زەوی I think C وود I'm not sure. should we do B oh my god because you can vote کات something زوو وەڵامێکم بنێ Okay. دي دی 51 تا 53 گرام بلا so. دي أنا صار heavy Let's hope is right خد درس چێکین بزانین ڕاستە یان هەڵەیە بەداخەوە وەڵامە ڕاستەکە داراوتی 57 تا 59 گرام ترى صح كيف وقت ئەبایە لەمایانە بەقسەی داراتان کردایە یەک پرسیار ماوە ئەوان جواب دەدەنەوە زانکۆی چەرموو بزانین تەنها بیرکاری ماوە کەواتە زانکۆی چەرموو من پیان ئەڵێم تکایە بیرکاری هەڵبژێرن تکایە لە بیرکاریش بی هەڵبژێرن کەواتە بیرکاری بی لە کام لەم خێزانانەدا سێ برا ماتماتیکزان بوون ئەی بێرنۆلی بی گاوس سی یولر دی پاسکال دی چی؟ فعلا گاوس بی گاوس بی گاوس بەڵێ زۆر دڵنیام زۆریش دڵنیان بزانین وەڵامەکە ڕاستە ئەبێتە سپرایز بەداخەوە دڵنیام گاوسە وەڵامەکە زۆر دڵنیام بە هەڵەیە گاوسە بێرنۆلی بەڵام دڵنیام گاوسە وەڵامی ڕاستە زانکۆی چەرموو 50 خاڵ کۆی خاڵەکانی زانکۆی ئەمریکی دهۆک 70 خاڵ خۆشەویستانم دوای ئەم ناوبڕە و دێنە وڵاتان ئەستێرەکانی زانکۆ بە سپۆنسەری پرسیاری یەکەم کەکرا هین داگریت و بۆی زووەڵام بدەیت منەم زانی بەڵام تۆ سترێز بووم کەمێک تێمامی تر بەرامبەرەکەم هینیان کرد وەڵامیان داوە زۆر پێم ناخۆش هەڵبژاردننی کەتەگۆری فیزیایە هەڵبەتە زیاتر پشتمان بە هاوکارمان ڕێبین بەست بوو وەک شخصی خۆم تا ڕادەیە شارەزاییم زیاترە لە بایۆلۆجیە بە بەراورد لەگەڵ بابەتەکانی ترە پرسیاری تەندروستیمان هەڵبژارد شتێکی زۆر غەڵات بوو تەندروستی خۆی شتێکی قورسە ئێمە لە کەتەگۆریەکانە پرسیاری بایۆلۆجی مامان بژار بەو هیوای کە بتوانین لەمەشا سەرکەوتوو بین بڕیارمانەکەمێک دوورکەوینەوە لە زانست بۆیە بڕیاری هەڵبژاردننی کەتەگۆری وەرزشمانە لە مۆڵتیپل چۆیسەکانیشە هەڵبەتە لە نێوان باسکە و بەیسبۆڵە گومان هەبوو بەڵام محەممەد هاوکاری کردین ئەم تەکنۆلۆژیایمە گەلک معلوماتت هەین بسیارە بیرکاریە وەختە هاتی ئەبخۆ زائد 3 ناقص 2 و 18 و 17 وەکی ئیگەن
وجا منازوني كد ناقص سيكم أو ناقص دو وجاز خربطي دەستپێکی ئەمەدگەل بەشت زۆنسی دەست پێکردن دۆ وەکیم گوت پوینتت خۆ گرنتیکەین سیارێکە بچەکە زەحمەت هات مثلەن کە وەزنێ تا پێ چەند بوو و ئەف معلوماتە ما نازانین دالیا ئینرجیەکە باش هەبوو بۆ گروپێ یعنی والمەت کرد و دانستاندن نۆفمەدا زێدە بیتن گەلێک و دووباغین بابلو بيكاسو من قلت ناسبانيا تشوكو نوفي ناسبانيا بس أخذ دركة اسبانيا بس خلاص خۆشەویستان دووبارە سڵاو هاتوینەتە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاگەگەسی پێش ئەوە زانکۆی چەرموو گۆڕانکاریشیان کردووە ئێمە ئێستا بێ بزانین گۆڕانکارەکان چییە؟ گۆڕانکارەکانی زانکۆی چەرموو لاڤید حەسەن پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ شەیما شێروان هەروەها محەممەد ئەبووبەکر پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ تابلۆ جەمال شەیما شیروان تەمەن 21 ساڵ تابی قۆناغی سێمی بەشی زمانی عەرەبی ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ تابلۆ جەمال تەمەن 21 ساڵ تابی قۆناغی دۆمی بەشی پەروەردەی تایبەت ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ڕاهێنەرێکی سەرکەوتوو لە بواری پەروەردە ئۆکەی بەخێر بێن بۆ پێشبڕکێکە هەروە زانکۆی دهۆک زانکۆی ئەمریکی دهۆک ئەوانیش گۆڕانکارێکیان کردووە بزانین گۆڕانکارەکەی ئەمان چییە؟ گۆڕانکارەکانی زانکۆی ئەمریکی کوردستان هەناس سەفەر پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ نیهاد عەبدوڵڵا نیهاد عەبدوڵڵا تەمەن 25 ساڵ قوتابی قۆناغی سێهەمی بەشی کارگێڕی نەوت و گاز ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە بزنسمان بەخێر بێن ئێستا ئەمانەوێ بزانین خاڵەکان چەنە هی هەردوو زانکۆکە زانکۆی چەرموو 50 خاڵ زانکۆی ئەمریکی دهۆک 70 خاڵ کاتماوە بۆی خاڵەکان گۆڕانکاری بەسەر بێ خۆشەویستانم قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لە هەر زانکۆیەک 4 بەشدار بوو هەیە هەر چواریان یەکەیەکە دێن بۆ لای من دوو کەس بەرامبەر بە یەکتری سێ پرسیاریان لێ دەکەم هەردوو کەسەی پرسیارێک 5 خاڵی لەسرە پرسیارەکە دەکەین هیچ هاوکاریی تیانێک کێ زوو زانی دەزەنێ بە بۆتۆنەکە ئەو کاتە مافی وەڵامدانەوەی هەیە ئەگەر وەڵامەکەی نەزانی ئۆتۆماتیکی دەچێتە بەرامبەر ئەویش مافی وەڵامدانەوەیکی هەیە ئەگەر کەستان نەتانزانی و پرسیارە دەڕوات دەفەوتێ ئەگەر لایەک زانی 5 خاڵ بەدەزێنێ بۆ زانکۆکەی ئێستێ و ئامادەن کەواتە با لە زانکۆی چەرموو شنۆ فەرمێ بۆ ئێرە لە زانکۆی ئەمریکی دهۆک ئەنەس فەرموێ نزیک بەرەوە لە مێزەکە دەست لەسەر بۆتۆنەکە دانێن کێ وەڵامەکەی زانی با پرسیارەکە تەواو بێ دەست بنێن بە بۆتۆنەکە یەکەم پرسیار بۆ ئێوە ڕۆماننووسی کورد سەلیم بەرەکات بە چ زمانێک ڕۆمانی نووسیوە؟ کوردی کوردی بەداخەوە وەڵامەکەت هەڵە بوو شنۆ تۆزانی ڕۆماننووسی کورد کاتت نەما وەڵامە ڕاستەکە بە زمانی عەرەبی ئۆکەی پرسیارێکی تر بۆ ئێوە دووەم پرسیار ناوی ئەو تەنولکە بنەڕەتیانە چییە کە سپێنەکانیان یەک لەسەر دووە؟ ناوی ئەو ئەتۆنۆلکانە بنەڕەتیانە چییە کە سپێنەکەیان 1.2 کاتتان نەماوە هیچ تێ نەگەشتی وەڵامە ڕاستەکە فێرمیۆنەکان No idea. ئەمە کۆتا پرسیارە بۆ ئێوە شۆڕشێکی کوردیە کە بڕیاری دەستپێکردنی لە ڕۆژی جەژنی نەورۆزدا درا
کێ دەزانێ دەست بنێ بە بۆتۆنەکە ببوورە بەس ڕۆژەی لە ڕۆژی نەورۆزدا شيخ سعيد بيران زانکۆی چەرموو ڕاستە توانیت 5 خاڵ بەدەست بێنی بڕۆنە شوێنی خۆتان زۆر سپاس زۆر سپاس بۆیەوە دوو بەشدار بوویتر لە زانکۆی چەرموو ڕێبین وەرە ئێرە وە دالیا لە زانکۆی ئەمریکی دۆ فەرموو نزیک بن لە بۆتۆنەکان پرسیارەکەتان بە هێواشی بۆ خوێنمەوە هەوڵ بن تێبگەن اینجا کە زانیتان دەست بنێن بە بۆتۆنەکە پرسیارەکە دەڵێ گرنگترین ناوچەی بەرهەمهێنانی ئاسن لە رووسیا دەکەوێتە سنووری کام زنجیرە چییە؟ ئاسن لە لای چ زنجیرە چیایەکەوە لە رووسیا دەردەهێنرێت؟ کەستان نەتانزانی زنجیرە چیاکانی ئۆراڵ پرسیاری دۆم بۆ ئێوە کام هۆرمۆن ڕێژەی شەکر لە خوێندا بەرز دەکاتەوە؟ بەرز دەکاتەوە کام هۆرمۆن ڕێژەی شەکر بەرز دەکاتەوە بەڵند دەکات ئەنسۆلین نییە چی؟ ئەنسۆلین ئەنسۆلین زانکۆی چەرموو دەڵێ ئەنسۆلین تۆش نایزانی؟ هۆرمۆنی گلوکاگۆن ئەفزانی ها؟ ئەرێ بەس ئەستە ناگەهام شما نابێژی ئەستە ناگەهام کۆتا پرسیار بۆ ئێوە بردۆزی پێشڕەوی ڕەها ئەبسلوت ئەدڤانتج لە بواری بازرگانی دەرەکیدا لەلایەن چ ئابووریناسێکەوە دانراوە؟ بیرم لە پرسیارەکە بردۆزی پێشڕەوی ڕەها ئەبسلوت ئەدڤانتج کێ دایناوە کێ؟ ئەنیشتاین زانکۆی چەرمۆ ئەنیشتاین ئەنیشتاین بردۆزی ڕەها ڕێژەی ئەنیشتاین نییە تۆ نازانی دالیا؟ ئەبسلوت ئەدڤانتج وەڵامە ڕاستەکە ئادەم سمیت پرسیار بۆ ئێوە نەما کەسیشتان نەتانتوانی تەنانەت 5 خاڵیش بەدەست بێنن بچنەوە شوێنی خۆتان زۆر سپاس بۆ ئێوە لە زانکۆی چەرموو شەیما لە زانکۆی چەرمۆ شەیما فەرموو لە زانکۆی ئەمریکی دارا هەر لەگەڵمانە بە بۆیە ئەزانم فەرموون بە هەمان شێوە 3 پرسیار بۆ ئێوە هەیە هەر پرسیارە 5 خاڵی لەسەرە پرسیاری یەکەم بۆ ئێوە هێمای کیمیایی توخمی سترۆنیۆم چییە؟ SR زانکۆی چەرمۆ دەڵێ SR زۆر بەخێرایش زۆر ڕاستە پرسیارێکی تر خەڵاتی باڵۆن دۆر چ جۆرە خەڵاتێکی وەرزشیە و ساڵانە دەدرێت بە چ وەرزشوانێک؟ باشترین یاریزانی تۆپی پێ باشترین یاریزانی تۆپی پێ زۆر ڕاستە خەڵاتی تۆپی زێڕی لە وەرزش بووە پێشمەزانی وەڵا پرسیاری 3 زمانی ڕووسی لە کام گروپی زمانەکاندا جێی دەبێتەوە؟ زمانی ڕووسی چ جۆرە زمانێکە یاخود لە چ گروپێکە؟ کاتان خەریکە نامێنێ؟ نۆوەن کاتان نەما
وەڵامە ڕاستەکە تۆڵێکی ئەنگلۆ شتێکە سلاڤیک. ئێوە هەر سێ پرسیاتان لێکرا تەنها یەکی 5 خاڵتان بەدەست هێنا. زۆر سوپاس بچنەوە شوێنی خۆتان. خۆشەویستان ئێستا کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی چەرموو تابلۆ لە زانکۆی ئەمریکی دوهۆک نیهات. فەرموو ئامادە بن کۆتا سێ پرسیار لای ئێوەیە کۆتا 15 خاڵ لای ئێوەیە. پرسیار یەکەم بۆ ئێوە کردداری دۆزینەوەی ڕووبەری ژێرچەماوەیەک لە بیرکاریدا چی پێدەوترێت؟ زانکۆی ئەمریکی پێنڕەوە چی؟ پێنڕەو ئینراوند پێنڕەو پێنراوند. تۆ دەزانی تابلۆ؟ تابلۆش نازانێ. ئەنتیگرال یا تەواوکاری ئەنتیگرال. ئۆکەی دووهەم پرسیار بۆ ئێوە کەمبوونەوەی کام ڤیتامین دەبێتە هۆی نەخۆشی سکۆربۆت؟ ڤیتامین سی ڤیتامین سی ڕاستە. کۆتا پرسیار بۆ ئێوە دەنهێنەری فیلمی سینەمایی کوردی بیرۆرەکانی سەربەرد کێیە؟ بۆ حسێن حەسەن. حسێن حەسەن؟ دیسان ئەو نەبوو تۆڵێکی تابلۆ. هیچ نازانی؟ وەڵامە ڕاستەکە شەوکەت ئەمین. ئۆکەی ئەس زۆر سپاسانەکەین پچنەوە شوێنەکانی خۆتان. کۆی پۆینتەکان زانکۆی چەرموو 60 خاڵ. زانکۆی ئەمریکی دهۆک 80 خاڵ. خۆشەویستان بەم جۆرە زانیمان زانکۆی ئەمریکی لە دهۆک دەمێنێتەوە لەگەڵمانە دەچێتە قۆناغیشتر. زانکۆی چەرموو بەداخەوە بەجێمان دەیەڵێ بەڵام ساڵی داهاتوو بەرنامەکە دێتەوە سەر شاشەکان. منافەسەکە دروستە بێت دۆجاریشکە ساڵی داهاتوو وەرنەوە چاوەڕوانتانە بین. خۆشەویستانم تا بەرنامەیش تر هەر لە خۆشییا بن و شاد بن. هەڵبەتە دۆڕانی ئێمە لەم بەرنامەیە ئەمانە شکستی ئێمە نییە. ژیان هەروایە تر سیاسەرەکەوی یاد ئەکەوێت. ئینشەڵا ساڵی تر باشتر خۆمان ئامادە ئەەکەین بە هەوڵین سەرکەوتوبین. ئەمە مانای ئەوە نییە هەموو شتێک لێرە کۆتایی هات بێ. هەستێکی زۆر ناخۆش بوو کە دۆڕایم بەڵام سەرڕای ئەوە زانارێکی زۆر باشیشمان دەستکەوت. وە شەرتیش نییە ئەمەی کە کەوتین مانەی دۆڕان بێت چکم هەموو کەوتنێک هەموو سەر نەکەوتنێک مانەی دۆڕان نییە. بەداخەوە نەمانتوانی سەرکەوتوو بین بەڵام ئەمە ئەبێ بە تەجروبەیەک. ئەستی ئەس گەلە پێ خوشحاڵ بووم کۆ ئەس بوومە ئێکیش ئەندۆمێت ئەvێ بەرنامەجێ بەێ دەوێتن هەمجا ئەم خۆ پتر ئامادە بکەین بۆ مەرحەلت بێت چونکی دێت زەحمەتتر بنەکەیت. هەستێکی گەلاکی خۆش بوو کومە بر ئەڤرو. زۆر خۆشحاڵم کو ئەم سەرکەدی مۆخۆنەوەداتی. ئەم گەلێکە کیف بووین و ئەکسپریەنسەکانی بووش بەر هەندە جۆرەت هێت ئەم دێ حازرتر بین و دەبتر پێکتەسکەین. زۆر پێ خۆشحاڵم کە قوتابیەکانی زانکۆی ئەمریکی کوردستان ئەم قۆناغیان تێپەڕان هیوادارم بۆ قۆناغی دووەم هەمان شت سەرکەون و شانسێکی خۆشیان هەبێ. ئەستێرەکانی زانکۆ بە سپۆنسەری